بەخێربن بەڕێزان بۆ یەکەم ڕۆژی هەفتەی کارسازی جیهانی. هەفتەی کارسازی جیهانی کەمپینێکی نەدەوڵەتیە کە ساڵانە لە 170 وڵات لە مانگی 11 بەڕێوە ئەچێت. کەمپینێکە بۆ پاڵپشتیکردن لە کارسازان لە هەموو جیهاندا. خۆشبەختانە ئەم ساڵ ئێمە وەکو ڕێکخراوی ڤێم بە هەماهەنگی لەگەڵ میزۆپۆتامیا ئەم هەفتەیەمان وەرگرتووە و چەند پرۆگرامی کشمانەیە کە پێشکەشیەکەین. ئێستاش خات و لاڤە حکمەت سەرۆکی دامەزراوەی ڤێم وتارێکی پێشوازی هەیە. فەرموو خات و لاڤە. بەخێر بن بۆ ڤیم فاوندیشن، بەخێر بن بۆ هەفتەی کارسازی جیهانی گلۆبال ئەنترپرنەرشیپ ویک. ڤیم فاوندیشن بۆ گۆڕانکاری کاریگەر لە کوردستان و عێراقا باوەڕی وا هەیە کە ئەتوانێت لە 4 سەکتەری جیاوازدا ئیش بکە کە ببنە هۆی گۆڕانکاری ڕیشەیی لە کۆمەڵگاکەمان کە ئەوانیش بابەتی ژینگەیی جەندەر، ڕەخساندنی هەلی کار و پاراستنی ئاژەڵانە. هەر بۆ مەبەستەیش بە گرنگمانزانی کە هەفتەی کارسازی جیهانی ئەم ساڵە بهێنینە سلێمانی و کەرکووک کە ساڵانە لە 170 وڵاتی جیاوازدا ڕێک دەخرێ بە ئامانجی پشتگیریکردنی کارسازی ناوخۆیی. ئێمە لەم هەفتەیە و لە میانی ئەم چالاکیە جیانەیە کۆمەڵێک پرۆژەی خۆمان ڕادەگەێنین. ئامانجی لێی گۆڕانی بنچینەی لە دۆخی ژیانی گەنجانی بێکار، گۆڕانکاری لە دۆخی ژینگەی وڵات، کارکردن لە بابەتە جەندەریەکان و پاراستنی ئاژەڵان. دووبارە بەخێر بن. هیوادارین 3 ڕۆژی پڕ بەرهەم بێت بۆ کارسازانی سلێمانی و کوردستان. چالاکیەکەمان بە یەکەم پانێڵمان دەست پێ یەکەین. پانێڵی یەکەممان بربەستەکانی بەردەم ژنانی کارساز لە هەرێمی کوردستانە. کاک ئەحمەد نەجم وەکو هۆستی پانێڵەکە بەشداری ئەکات. قسەکەرەکانمان بەڕێز دکتۆر سەلام عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی ژووری بازرگانی لقی سلێمانی، بەڕێز ئیسماعیل مەجید بەڕێوەبەری دامەزراوەی کۆکار، خات و شوێنە سەروەت کارساز و خاوەنی ئیلیان دۆنەت. فەرموون بەڕێزان.
بن پێمان خۆش بوو لە پێشە ئاماژە بۆ بکەین کە ئەم هەفتەی کارسازیە لە سلێمانی بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێت و بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی میزۆپۆتامیا ڕێکخراوە و لە شاری کەرکووک دوێنێ دەستی پێکرد ئەم ڕۆژ بەردەوامە بێت ڕێکخراوی کۆکار ڕێکی خستۆ و ئێمەش هەماهەنگیمان لەگەڵا کردوون هەر بۆ زانیاریتان ئەمڕۆ دوا ڕۆژە لە شاری کەرکووک بەردەوامە بێت زۆر زۆر بەخێر بن گەورەتان کردین پێمان خۆش بوو بە بابەتێکی ئاوا گرنگ دەست پێ بکەین کە پەیوەندی ڕاستەوخۆی بە کارسازی خانمانەوە هەیە یا ئەوانەی کە لە ڕەگەزی من بەڕاستی بۆ ئێمە زۆر زۆر گرنگ بوو ڕایی هەرێکێ لە بەڕێستان بزانین لەسەرەوەی کە ئێوە بەپێی ئەو مەکانەتی کە هەتانە تا چەندێک ئەتوانن ڕۆڵ ببینن لەوەی کە خەڵکی تریش ببێ بە کارساز و بتوانن لەو بەجارانەیە کارسازی بکەن کە گۆڕانکاری لە کوردستان و عێراقا دروستەکات وەکو خۆتان بینیتان یەکەم ستەیجی ئەم ئیڤنتە کۆمەڵێک کارسازی لێە کە بەبێ ئەوی یارمەتیان بدرێت خۆیان هاتوون بزنسێکان دروست کردووە گۆڕانکاریان دروست کردووە ستەیجی دووەمان پێک هاتبوو لەو کەسانی کە وەکو ڤن فاوندیشن بە براوەمان داناون لەبەرەوەی لە پرۆگرامەکەمانە بەشداریان کردووە و دواتر ئێمە بۆ ماوەی 6 مانگ لەگەڵیانە بەردەوامە بین ئێمە لە مامۆستا ئیسماعیلەوە دەست پێکەین بەخێر بیت ئەگەر پێمان بڵیت لە شارێکی وەکو کەرکووک دواتیش لە کوردستان ئەوەی کە تۆ ئەیبینی وەکو ئەوەی کە مۆتیڤیتی خەڵکەکەیت لە مەجای کارسازی ساڵانە هەڵێکی زۆرەی کە ئەم ئیڤنتە بەریتە شاری کەرکووک و دواتریش ستافەکەت ئێنیتە سلێمانی بەڕاستی بۆ گرنگە ئەم بابەتە عێراق بەعام لە کوردستانیشە پێویستمان بەوەیە کەلتوری کارسازی دروستکەین من خۆم وەک مامۆستایەکی زانکۆ لە بواری ئابووری ئەوەی کە دیارە لە سیستەمی زانکۆی لە سیستەمی خوێندنی فەرمی و ئەهلی یان حکومی کە ئەبینین زیاتر پەروەردەکردنی کارسازی تیان نییە من لەو زانکۆی خوێند لە ئەمریکا بەشێکی تایبەتمان هەبوو بەشی کارسازی ئەنترپرنۆرشپ ئەم بەشە مەرز نەبوو هەموو کەسانی کە تەخەروج ببنە خاوەنی پرۆژەی خۆیان بەڵام ئەکرا ببنە کۆچ ئەکرا ببنە مامۆستای ئەنترپرنۆرشپ بەڵام زۆربەیشیان نەبوونە خاوەن پرۆژەی خۆیان و مەرجش نییە تۆ بەشی پرۆژەسازی تەواوکەی کارسازی تەواوکەی بۆ بیتە خاوەنی پرۆژەی خۆت وەکو باسی کرد هەندێک کەسێ پێویست بە پشتگیری نییە بەڵام ئێمە پێویستە ئەم نمونە بچووکانە دەرسی لێوەرگرین و خەڵکانی تر لە زانکۆکان لە پەیمانگاکان ئەکرێ بە دەورەیەکی زۆر کورت فێری کارسازی بین مەرج نییە 4 ساڵ بخوێنی بۆی بی بە کارساز بەڵام گرنگترینەوەی ئێمە بیرۆکەی جوانمان هەیە وتەیەکم خوێندەوە دوێنە زۆر بەلام وەسنجڕاکێش بووە لە بیرۆکە زۆر جوانە هەتا بۆ کەسوکارت باسیەکەی کە بۆ کەسوکارت باست کرد و پلان بۆی نەبوو کەسوکار ڕێک پێتەڵەن فەشەل دێنی و ناتوانێت جێبەجێکەی چکە هەڵەی تیا دۆستنەوە بۆیە پێویستە سیستیماتیکلی خەڵک فێر بکرێکەوە چۆن ئەو بیرۆکانی کە دێ بە خەیاڵە بیکا بە وەرەقە و بینوسێتەوە تەبعاً ئەوەش لێرە ڕۆڵی کۆکار و ڤن فاوندیشن و هەر ڕێکخراوێکی دیکە کە ئیش لەسەر ئەو خاڵێ بکە فێری بکات چۆن بینوسێتەوە چۆن تەقدیمی فەند بکە یا خۆی بتوانێت لە کەسوکاری خۆی سێڵ فەند پەیا بکە بوو دەسە خۆش بێ بابێن بۆ لای شوێنەخان کە شوێنەخان خاوەنی یا باوڵێن دامەزێنەری دۆنەتێکی زۆر خۆشە لە سلێمانی من پێشنیارتان بۆکەم لە دوایان پانێڵە هەڵبن و دەستی بخەن بۆ بیخۆن من تاقیم کردەوە دەستت خۆش بێ ئەبێ بزانم بەڕاستی ئەوەی لە ماڵی ئێمە و لە ماڵی زۆرێک لە خەڵکی کووردا بینراوە کە زۆربەی کات ئاستەنگ و تا ڕادێکیش هەندێک جا گاڵتە پێکردن بۆ بیرۆکانە دروست بوو کە خوشکەکانمان یا دایکمان بیرۆکێکی بسنسی هەبوومان و تۆ لی نازانی تۆ لە ماڵەوە بی باشترە بەڕاستی لە ماڵی ئێوەش هەبوو؟ زۆر سپاس دێشەکی ڕاستە سەرەتا کە باسی فکرەکانەکەی لەوانەیە زۆر کەس بڵێ پێو ناکرێ یعنی هەموو کەسێ ئەوەی بیستووە بەڵام مهم هەوڵدان و کۆڵنەدانی خۆتە ئەجا خێزانیش زۆر دەورە بینێ من لە خێزانێکا بووم باوکم پێ وتوین ئیشکە نەگەر بەبێ پارەش بێ دائیمە هەڵ یعنی فێری کردوین کە ئیش بکەین ئەتر مهمەوەیە ئیشکی یعنی ئیشەکە حەڵاڵ بێ نەک هەموو ئیشێک بۆیە من تا ڕادەیەکی باش پشتگیریم هەبووە لەوانەیە زۆر ژن هەبێ ڕێگری هەبێ بەڵام من تا ڕادەیەکی باش پشتگیریان لێ کردووم
کەواتە ئاستەنگی ماڵەوە تێپەڕم بەڵام لە دوایەوە ئاستەنگی خۆسەلماندنە لە دەرەوە کە تۆ بێ بازار بدۆزیتەوە زۆر جار لەبەر مۆزوعی سەفەرکردن لە مۆزوعی ئەوەی کە تۆ کاتت لمتە بێ ئێوارانەوە بگەڕیتەوە ئەمانە کە زۆرێک لەو کچانی قسەم لەگەڵ کردوون ئەو کێشیان هەیە بۆیە دایمەن ئەو براندانەی کە پیا و لیدیان کردووە لە کوردستان یا بە عامەتەن بڵێم لە دنیاە زیاتر لە ڕووی مارکەتی نەچنە پێشەوە مارکەتین بۆ تۆ هێشە نەبوو لەو ئاستەنگانی کە لە دەرەوە تووشی بووی ڕاستی لە من سەرەتا لە ماڵەوە دەستم پێ کرد فکرێکم هەبوو کە وەکو مارکێتین من گەیاندنەکەی لەسەر خۆم بوو بۆ ئەوەی خەڵکێکی زۆر داوایکە لەخوا بەزیابێ بە بۆنی ئەمەوە خەڵکێکی زۆر منی ناسی بۆیە یعنی هاندانی خەڵک بوو ئەنجا بەجددی پشتگیری وەکوتم خێزان و هاوسەرەکەشم نەبووایە ناگەشتم بەم ڕۆژە چونکە من کە دەستم پێ کرد کچەکەم 6 مانگ بوو وەکو بزانانی هەمووتان لەوانەیە مناڵتان هەبێ و زۆربەتان مناڵ زۆر پێویستی بەوەیە بە مڕعاتە لەو تەمەنەیە ئەنجا شەی وا هەوە من لەوانەیە 5-6 جار لە خەو هەستاوم بەیانی زوو هەستاوم یعنی تۆزێ قورس بووە بەڵام ئەگەر وەکو وتم پشتگیری نەبێ ناتوانانی زۆر باشە دکتۆر سەلام هەستەکەم زۆربەی فۆکەسەکان لەسەر تۆیە تۆ توانی زۆر کار ئاسانی بکەیت اینجا لە وڵاتێک وەکو بەریتانیا ئەگەر جێندەر باڵانس دروست بکەین لە مەجای بسنسا بۆ ژن و پیا و پێویستمان بە 70 ساڵی ترە بۆ بەریتانیا ئەمە بە پێی ئامارێک کە لە ساڵی 2011 ئۆکسفۆرد کردوێتی بەڵام لە کوردستان باسی ناتوانین ئامار بکەین لەبەری زۆر کارەساتە ئەمانەیە بزانین بەڕاستی ئینترپرنەرشیپ یا ئینترپرنەرەکانی ئێرە یا کارسازە ناوخۆییەکان لە کوێی سیاسەتی حکوومەتە خۆیانە بینەوە ئایا بەڕاستی وەکو بەدیلێک بۆ مەسائلی نەوت بۆ هەرێکێک لەو مەسائلانی تر سێر کراون ئایا ئەم ڕۆتیناتەی کە چەندین گەنجی هاوڕێی من و ئەم برادرانە هەیە کە تاسە نەیانتوانیوە بە ئاسانی کۆمپانیاکان ڕجسترکەن ئەمە بەوردەوردە ئەگۆڕێ یا ئێوە پلانتان چییە؟ سپاس بۆ سوالەکەت ئێوە ڕاستی بێت من حەزەکەم تۆزە متەفائل بم شەرنیە بە ئامار بێدەمە لە کوردستانە لە شتێک لەو شتانەیە کە کورد ناوبانگی پێدەرکردووە ڕۆڵی ئافرەتە لە ژیانە و بە تایبەتی لە ئیکۆنۆمی لە اقتصادە ئەگەر بڵێ بۆ هەر لادەیەک هەمومان بینیمانە کە ئافرەتی وەکو پیاو ئیشەکە لە ڕۆی جەندەر ئەوانەیە شەرت نییە ئینسان بەخصوصی جامعی کابووی دەری خاکە ڕۆڵی ئافرەت چەنە لە مجتەمەعەکە ئێمە مجتەمەعی کورد بە تەقلیدیە لە هەموو ڕۆڵەکانی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و هەموو ئافرەت تەمان ڕۆڵێکی زۆر تایبەتی هەبووە ناچینە قوڵای مۆزوعەوە بەجێڕی و کەسانی حەزیان لە تاریخە بەنسبەت دەستپێکردنی کار بەڕاستی لە مجتەمەعی شۆک و کوردستانە زۆرشن هەیە من حەز ناکەم بە ئاستەنگی باس لە قسەکانم بکەم با لە کار ئاسانی بکەین لەم کوردستانە شەد نییە شت بەو شێوەیەش ڕەشبێک کێمە باسیەکەین مەسەڵەن لە بەریتانیا کە بەڕێز باسیەکەی بوو بزنسێک دابنی ڕەنبێکم زۆر قورس بێت یعنی مەسەڵەن لە ڕووی زەریباوانی مثلا لە ڕووی حقوقتەوانێ مثلا لە ڕووی ئیلتیزاماتانە بە حساباتی مانگانە 3 مانگانە 6 مانگە ساڵانە تەقدیمکەی بەبێ مەحاسیبێک ناتوانێت تو بزنسکەی و نەم عقەدە لە ڕووی قەواعید و ڕێساوی یاساکانیەوە بەداخوانێ لە وڵاتی خۆمانێمە خۆ هەموو شتی چیاوی نەتێ بەڵام خۆمان ڕێک ناخین ئێستا بۆ نمونە ئەگەر یەکێک دەست بەکاری بازرگانی بکات لە پێش هەموو شتێکە ببزانێت چ ڕێکخراوێک هەیە کە ئەو کارە بتوانێت یارمەتی بە ژووری بازرگانی سلێمانی لە ساڵی 67 دروست بووە بۆ ئەوەیە کە پشتگیری لە کەرتی تایبەتکە نوێنەری کەرتی تایبەتە ژووری بازرگانیەکانی کوردستان ڕۆڵی مشاوریان هەیە لە مەجلیسی وزەرا لە هەریمی کوردستان و چ لە بەغا لە حکوومەتی فیدرالی بەڕاستی ئەم ڕۆڵە بەداخەوانێ ڕۆڵێکە کە تۆزی ئیهمال کراوە لەلایەن هەنێ خەڵکەوە کە دەست بەکارەکات مەسەلەن بۆ دەست پێ ناکات سەر لە ژووری بازرگانی بێ بزانانی ژووری بازرگانی چی بۆ کرێت تۆ دەست ئەەکەی بەکاری خۆ شتێکی ئاسان نییە شتێکت یعنی شەد نییە زۆر یعنیگەر جهتێک مؤسسەیەکی لە پشتۆ بێ ڕەمێکم کارەکانی بۆ ئاسانتر بکە و هەنێ بەرچاوڕوونی هەیە بداتێ زۆر ئیشەکە بەقۆتر بکە و ڕێگەی 1000 کیلۆمەتری دەکا بە کیلۆمەتر ئەمەیە لە لایەکی کەوانێ مەسەلەن کە ئێمە بەڕاستی حکوومەت و پەرلەمانتارمان کە قانون دەرەکەن یعنی ئەتیەوە زۆر ناکێشن بێن بۆ ژووری بازرگانی بزانێت کە ئێمە ڕۆڵی نوێنەری کەرتی تایبەتی بزانن تەجربەی ئێمە چیە سا یەک دوو نمونە بۆ هەڵێکی بە بەڕێستان ئەڵێم مەسەلەن بۆ قانونی دەڵار یەگەرێکی بێ نووسینگەیە بکاتەوانێ بۆی ئیشی خانوو فڕۆشت بکە لە یاساگەمان ئاڵێ بەلایەنی کەمەوە تەمەنی 25 ساڵ بێت بەلایەنی کەمەوە 25 ساڵ بێت ئەمە شتێکە لە زمانی کۆنەوە هەبوو ئێستا ئەگەر ئەمڕۆ زەلامێک عمری 18 ساڵ بێ 20 ساڵ بێ بۆ ناتوانێت ئەتوانی ئیشی بزنس کە ئەتوانی ئیشی ئیستثماریکە بەس ناتوانانی ئیشی دەڵالیکە بۆ نمونە
نمونەیەکی کە ژووری بازرگانی چیە زۆر کەس ڕەنێکم لە ساڵ هەفتەی خەڵکەکە بە تجربەی ژووری بازرگانی کە ئیش بە بیزنس دەکات بیزنسەکەی بە پەلە ئەکات لەوحات دەکات مارکتینگ بەقەوە دەکات فلایر و بڵاوکاتەوە دوایەکەی دوای ساڵی 2 ساڵ بیرێتەوانێ ئەڵێ من اسمی تیجارەکەم تەرجیح نەکردووە لە ژووری بازرگانی دوایەکەی یە بۆ لای ئێمە سێ دەکەن ئەو ئسمە حیجز کراوە هی خەڵکی کێ مافی خەڵکی کەی پێوەیە یعنی شتەکان مەسەلێکی ئەڵێ ئەس بەخرێتە پێش عەرەبانەکەەوە نەک دوای عەرەبانەکەەوە بزنس بەچی دەست پێکرێت بۆ دەست پێکە خۆ تەشخیصی ئەو جیهێتانەکی کە ئەتوانن یارمەتی دەرێ بن ژووری بازرگانی دائیرەیەکە دایرەتی شبه حکومیە ئێمە نوێنەری کەرتی تایبەتین ئەو خەڵکە هەڵبژێراوە لێوێ وەکو پەرلەمانێکی کەرتی تایبەتە کەرتی تایبەت ئەبێت قسەی خۆی تیا هەبێت لەبەر ئەوە ئەو ئاسنگانە بەڕاستی جاری وایە خۆمان بۆ خۆمانی دروستەکەن شتەکان پاش و پێشەکەیت تەمان وەکو ژووری بازرگانی ئێمە دانەخوا هەوڵمانان و شتەکان بۆ خەڵک ئاسانکەین بۆی بەڕاستی کارکردن ئیشێکی پیرۆزە و ئێمە بەڕاستی بە تەقدیرەوە سێری هەموو کەسێکەکەین لە کاسبکارێکەوانی کەسەر جادە کەشتی داناوە کە داهێنەری بەعزە شتێکە مەسەرەن یە کاسبی بەواکە لەسەر برنجێ نایکی پیو گەنووسێت بە 4,000-5,000 دینارە پارێکی چاکی دەستێکەوێت هەتا ئاگاتە مستەسمێکی گەورە فەلسفەی کارسازی فەلسفەیەکی پیرۆزە ئینسان خۆی ئەژێنێت کارتوایە خەڵکی کەشی پێ ئەژێنێ ئەمە ڕۆڵێکی کۆمەڵایەتی و سیاسی و اقتصادیە کە بە هەموو شوەیەکە وەکو ژووری بازرگانی پشتگیری لێکەین و دەرگامان کراوەیە بۆ هەموو اقتراحێکە تەژیری کەرتی تایبەتی دەکات کەواتە ئەگەر کۆمەڵە گەنج هەبێ بیرۆکەیەکیان هەبێ بە پشتگیری ژووری بازرگانی ئیڤنتێکی ئاوا لەو کاڵی ڕێک بخەن ئێوە ئەتوانن بەو قووەتی کە لە بەردەستان ئازانم کێشەی مادیەشێکە لە کێشەکان بەڵام ئایا ئێوە هیچ مبادری بەم شێوەیەتان هەیە کە ساڵانە ئێمە تقریبا ئەتوانم بڵێم 3-4 ڕۆژ لەوە پێش کۆبوونەوەی مەجلیسمان هەبوو لە ژووری بازرگانی باسی کردنەوەی ئیڤنتێکی هەمانە کرد ئێمە زۆر سوپاسی ئەم ڕێکخراوەکەن ڕێکخراوی کە ئەمی شەی کردووە بەڕاستی ئەمە کار ئاسانیە بۆ ئێمە بە جوهد و بە توانای خۆتان ئەمی شتان کردووە ئێمە بزڵبت بە ئیتیجاهەیە ئەڕۆن کە ئێوە بەڕێستانی پێ ئاڕۆن تامان ئەمە شتێکی زۆر پیرۆز و دەستخۆشیتان لەکەین و متأکیدین لەم جۆرە مبادرانە لەم جۆرە دەست پێشخەرانە یعنی کەرتی یعنی احترام و ڕێزمان هەیە بۆ زانکۆکان کە دراسات دەکەن و کە حسایات دەکەن ئەمانە بەس لە نهایەتی ڕۆژە ئەبێ ئەوانەی کە ئەکترن ئەوانەی کە کارسازن سەر لە جامعەکان بێن بۆ ژووری بازرگانی ڕێکخراوی وەکو جەنابتان لە خەڵکەکەەوە لە ئێمە زیاتر ڕەندێکم نزیکتر بن بەڵێ ئێمە ئەتوانم بە ناوی سەرۆکی ژووری بازرگانی و هەموو ئەندامەکانەوانێت دەستخۆشیتان لێ بکەین لە هەرج مبادرەیەک کە هاتان لێ کە باش بێ بۆ کەرتی تایبەت زۆر سپاس مامۆسای ئیسماعیل وەکو مامۆسای زانکۆ ئەم جاریان نەک وەک ڕێکخراوی کۆکار بەڕاستی قوتابیانی زانکۆکان تێگەیشتون لە قووەتی کارسازی ئایا کە لە مەرحەلە 4 و تەخەڕوجەکە و دواتر چاوەڕێیە ئایا چاوەڕێی بەس تەنها تەعیینبوونە ئەم کللتورە کە دوێن ئێمە لە کەرکک باسی بە کللتورکردنی کارسازیمان کرد ئایا هەستەکەی کەی ئەمە ئەچێتە بواری جێبەجەکردنەوە کەی وردە ئەوانەی کە لە زانکۆ ئامادەگییان تیا بۆی کە بزنسی خۆیان بکەن تەنها چاویان لە حکوومەت نابێت چکە بینیمان حکوومەتیش کە هەموو ئەوە بوو کە چاوەڕێمانە کرد حکوومەت بەردەوام معاشمان باتێ حکوومەتیش تووشی کارەساتی مادی بووە کە ناتوانێت معاش بدات کەواتە ئێستا باشترین کات نییە بۆی بە کللتوری بکەین پێم وایە زانکۆ بەتەنیا حەلیلانی چۆ زانکۆ ئێستا وەکو ئەیبینی مؤسساتە زانکۆ بابن زانکۆکانی خۆمان زۆر لە جۆرەکان پیربوونە نەک لە تەمەنە پیربوونە لە مێتۆدا یان لە ڕێگاکان کە فێرکردنی کارسازی هەر ڕێگایەکی دیکە ئێمە لە کۆکارە بۆ نمونە هەمانە دەرچووی ڤیتەرنەریە کارسازی تەواو نەکردەوە بزنسشی نەخوێندووە بەڵام لە دەرچوویەکی بزنس ئازاترە لەوەی کە ڤێتێکی خۆی دابنا کلینیکێکی خۆی دابنا کە ئیشی تیا بکە ئەمە لە زانکۆیە لە لەیبر مارکتە با بڵێن بە عام شتێکی پێوترێت سیگنەڵینگ یان ئیشارەتدان کە چتە ناو جۆب مارکتەوە ناو بازاری کارەوە لە هەر شوێنەکە ئیشکەی یا بۆ خۆت ئیشکەی شەهادە هیچێکە لە سیگنەڵەکان هیچێکە لە ئیشارەتەکان بۆ بەرامبەرت کە ئەڵێ دامەزرێنە بۆ نمونە ئەگە من بمەوێت لە ڤیم ئیشکەم شەهادەکەم پیشانە دەم یەکەم شت لەبەرەوەی بە شکل هەمومان هەر مرۆڤین فەرقمان نایە بۆیە ئەو شەهادەی من لەکوێوە بێت و چیم خوێند بێ تۆ ئەزانی چی سکیڵێکم خوێندووە بەڵام لە زانکۆکەی خۆمانە شەهادەکان سکیڵی پێوە نییە بۆیە تۆ ئەزانیەکە لە دەرچووی کەرکوک بی دەرچووی زانکۆی سلێمانی بی سەلاحەدین بی هەر زانکۆیەکی حکومیە ئەهلی بی لە چی بەشێکاوی ئەزانی تۆشتی پراکتیکاڵ کەم فێر بووی بۆیە بۆ دامەزراندن قورسترە بێ ئەو کۆمپانیایە ناتوانێت داتمەزرێنێ بەڵام ئەگەر تۆ پرۆژەی خۆت دامەزرێنی من جارێتش ئەوە زۆر جا باسەکەم دنیا نابێتە پەمەی یعنی هەموو شتێک ئاسانی سەرەتا هەموو شتێک لێ تاریکە بێ من لە کەرکووکەوەم باس کرد سەرەتا هەموو شتێک لێ تاریکە بێ دنیا لێ داخرێ بۆ ماوەیەک لەوەیە ساڵێ بێت لەوەیە 6 مانگ بێ
دوای ئەوە ژیان تەگۆڕێ بەرەو باشتر. پێم وابێ کار یەکێکە لە مافەکانی مرۆڤ، مافی کارکردن و مافی هەبوونی تایتڵی کار کە ئێمە لە زانکۆکانە فێری قوتابی ناکەین کەوا تۆ کە تەخەڕوجی کرد ئیشکردن لە حکومەتە جۆرێکە لە جۆرەکانی خۆبەستنەوە، جۆرێکە لەوەی کە حڕێتی خۆت دەسەدەی بۆ ماوەی 20 ساڵ هەتا تەقاعود دەبی هەر چاوەڕێ ئەوەتە کە جارێکی تر لە ماڵەوە دانیشی، ئەوش جارێکی تر ئازادی نییە بۆ تۆ لەبەرەوەی تۆ لە تەمەنی 20 ساڵە هەتاکوم یا 15 ساڵە تا 20 ساڵە تا 30 ساڵ تااقەتێکە هەیە کە گەیشتێ 40 ساڵ زۆر قورسە بزنسدانی لەبەرەوەی ریسکی زۆرە کە فەشەلی هێنا لە 40 ساڵیە ئەو کاتە ناتوانانی هەسیتەوە بە ئاسانی، بەڵام لە 15 ساڵی ئەکرێ 4 پرۆژەی بچووک فەشەل بێنی. ئەمە لە ئابووریا پێڵێن فەیل سمۆڵ فەیل سمارت، یعنی بە زیرەکانە فەشەل بێنە بۆی پرۆژە گەورەکەت دەست بەجێ بکەیت. هەموو ئەنترپرنۆرێ ئەبێ فەشەل بێنێ، لە زانکۆیە فێری فەشەل نەکراوین، فێری ئەوە ناکرێن کەوا تۆ ئەبێت ماندووبی. لە زانکۆیە ئەوە ئەکرێت بە مێشکی تەلەبەکانەوە بە تایبەت سێرەکی ئەوائیلەکان کە خۆشت بەشێکی لە زانکۆ بەشێکم لە زانکۆ بڵێ لە چەندین زانکۆ ینی ئیشم کردووە لە کوردستانە، لە زانکۆی کوردستان، زانکۆی کەرکووک، زانکۆی دۆک، ئێستا لە زانکۆی چەرموم. هەموو زانکۆکان بەعام ینی وردە گۆڕانکاری پۆزتیڤ هەیە، ناڵێم هەموو شتێ تاریکە، بەڵام فێری قوتابی ئەکرێت بە بغێری مباشر ینی indirectly ئەڵێ تۆ زیرەکی لە زانکۆ تەعین تەکەمەوە، یعنی وریا بە ئەگە تۆ زیرەک بیت پێویست ناکە پرۆژی خۆتە بێ، پێویستە تۆ لە زانکۆ بیتە موظف. ئەگەر واستە هەبێت تەعینە بی کەواتە باشەکان ئەمێننەوە لە کەرتی حکومەتە، ئەمێنێتەوە ئەوەی کە نەخوێنەوار و ئەوەی کە فێر نەبێ و ینی ئیسفادە نەکە وا پیشانی ئەدەن کە تۆ دەرچووی زانکۆ بی کەواتە نابێت دەست پیس بێ، کەواتە ئەبێ لەسەر مێز دانیشی. بۆیە ئەبێ لەو 4 ساڵەیە عەلە الئەقەل لە هەموو بەشێکە، من داینانم کەوا 1 ساڵ ئینترپرنۆرشیپ بخوێن، لە هەموو بەشێکە یەک مەنهەجێک هەبێت لەماوەی ئەو ساڵەیە لە کۆتایی ساڵەیە لە کەم ساڵە ئەوە بخوێنرێت کە تۆ دەرچووی لە زانکۆ ڕێگا گەورەکەت ئەوەیە لە کەرتی خۆتە ئیشکەی، ئازادیە گەورەکەت ئەوەیە کە پرۆژەی خۆتە بێ، نەک بڕۆی لە شوێنی ترا ئیشکەی ئیتر ئەگە کەرتی تا حکومی بێ بە تایبەت یان کەرتی تایبەت بێ ئەکرێ کەرتی تایبەت زیاتر خۆت پێشخەی، بەڵام لە کەرتی حکومیە پێشکەوتن زۆر زەحمەتە. دەستخۆش بێ تۆ بۆ وابیرە نەکردەوە، تۆ بۆ وابیرە نەکردەوە بچیت بەقەت پیرۆزی ئەوەی کە مامۆستابی کە وەکو دکتۆر سەلامی شوتی ئەم کەرتی تایبەتیش پیرۆزە یا کارسازی پیرۆزە، بۆ هەستت کرد ئەمەیان بۆ تۆ باشترە و ئەم ڕۆحیەتی قەراردانە بۆچی بە کەمتر ئەبینرێ. ئەمەی کە ئەیڵێم من لە خانەوادی خۆم و چەندی ڕەفیق و قساکەم کە بەڕاستی جەوەکە زۆر لەبارتر نییە وەکەوەی کە بۆ کەسێکی پیاو یا کوڕێک لەبارە. بۆچی تۆ بیرت کردەوە کە ئەمەیان ئەزانی تیا سەرکەوتوبی و ئەو نقطەیە چی بوو کە وای لەکردی قەرار بیت تەواو منە بێ خاوەنی کاری خۆم بم و ئەشکرێ کەسێک لە سێکتەری حکومیە سەرکەوتوو بێ، بەڵام ئەو شتە نییە کە من ئەمەوێت خۆت قەراری خۆت بدەیت. ئەمە کەی بوو وە چۆن بوو؟ ڕاستی دێ منیش وەکو هەموو کەسێکە 2012 تەخەڕوجم کرد وام بیرە کردەوە تەنها ئیشکردن ئەبێ لە بوارەکەی خۆتا بێ، یعنی نەمەزانی کە ئەتوانی لە ژیان تا شتێکی تر بکەیت. بۆ ماوەیەکیش ئیشم لە مختبەرا کرد، من دەرچووی کۆلێژی زانستم بەشی بیۆلۆژی، دوایەوە ماوەیەک بێ ئیش بووم بەجددی، ینی ئەمە ئەم گەڕام بە دوای ئیشاوەکو ئەڵێ یانە بێ واستات هەبێ یان ناسیای. ڕەفیقم نەماوە بڵێم ئەگەر پێویستم بە کەسێ بوو پێم بڵێ، کەسیش جوابی لێ نایامەوە. بۆیە لاخیرە ئەمەنە ناخۆش بوو ئەو فترەی بێ ئیشیم لە ژیانما قەت بیرم ناچێتەوە. ناخۆشترین هەست لە ژیانە ئەوەیە بێ ئیش بی، مەسەلەی بێ ئیشی مەسەلە مادیەکە نییە، مەسەلە کەیانی خۆتە کە تۆ بێ ئیش بووی لە ماڵەوە ئەتر چی؟ شەوێکیان ینی وا بیرم کردەوە وتم منەم هەموو سیڤیم نادووە ئەبێ ڕۆژێک بێت من سیڤی خەڵک وەرگرم. ئەتر فکرەی ئەم دۆنەتەم بۆ هاتوو دەستم پێ کرد سەرەتا لە ماڵەوە ماوەیەکی زۆر خەریک بووم تا بگەمە ئەو هەویرەی بەکەڵی گێبیان بە خەڵکی. تۆ گەربتێ لە ئیشێکا سەرکەوتوبی ئەبێ خەڵکی ئێستا بە تایبەت خەڵکی سلێمانی زۆر چاوکراوێ، ناتوانانی هەموو شتێکی بیتێ و بیخەیتە بەردەمی و بە سەعرێک بڵێ. لەبەرێ ئەوەی کە منێکم ئەگەر بڵێم لە کوالیتیا بەرامبەر بە دەرەوە وەکو یەکە با دەمی خۆمە لەوانەیە سە باوەڕ نەکەن، بەڵام هەوڵم ما باشترین شت پێشکەشکەم. ئەمەش وای لە من کرد کە خەڵکێکی زۆر پێشوازیان لێ کردم، بۆ من زۆر دڵخۆش کردم. ئەتر خەڵکەکە زیاتریش هانیام کە گەیشتم بەم ڕۆژە. زۆر باشە. دکتۆر سەلام، خەڵکێکی زۆر لێرەیە چاوەڕێی ئەوەیە بزانێ ئەو گۆڕانکاریانی بەم زوانە ئەکرێ لە مەجای
تۆمارکردنی کۆمپانیا وردە وردە بەرەو چەندێکە ڕات بۆ نمونە ئەگەر من کەسێکم ئایدیاکەم هەیە دێم ناوەکە حەجزەکەم ئەگەر ناوەکە وجودی نەبووم باسیەوە ناکەم جاری وا هەیە بەس لە بەروی ناوەکەی هەیە لە شوێنێک بە مانگێک تاخیر ئەبێت فکرەیەک ئایدیایەکمان بیتە لەسەرەوەی کە ئەگەر ئێستا بەتەما بن کۆمپانیایەکی خۆیان دابنن یا بزنسەکەیان تۆمار بکەن بەڕاستی ئەبێت چی بکەن ڕێکارێکی زۆر سادە بۆی ئەم گەنجانە ببێ بە ڕێبەرێکیان لەسەر سای قسەکەی تۆ ئەوان بەو شێوەیە دەست پێ بکەن ئامۆژگاری چیە بۆی ئەوان بەو جۆرە بیکەن ئەوێ ڕاستی بێت یەکەم قەرارکەیەکی گەیات بۆی ئیشکات ئەبێ هەڵی بژێرێت بەنای خۆی وەکو بازرگان ئیشکات یاخۆم شخصیتێکی معنەوی کۆمپانیایەک دروست کات لە ڕێی ئەو کۆمپانیای ئیشکات تەبەن بڕیاردان لەمە شتێکی هین نییە شتێکی ئاسان نییە بەڕاستی حتا لە هەڵبژاردننی ناوەکە چکەمە بە تەجربەی خۆمان ڕۆژی تقریبا 50 بۆ 100 ناو تەسجیل دەکرێت لە ژووری بازرگانی خەڵکیێ هەنێ خەڵکی گلەی هەیە چکەڵێ ناوەکان هەمووی گیراوە ناو هەڵبژاردن شتێک نییە وەکو هیوایەتێک بەکاری بێنی شتێکە بێ بیرکردنەوەی هەبێت تۆ ناوی بەکاری هێنیت تاوانە بێ یا کوردی بێ عەربی بێ ئەنگلیزی بێت ئەو بەڕاستی خەڵکەکە زۆر جارێ لەوە تێناگات نابێ زمانەکان تێکەڵ بێت و نابێ و تەبانە و ناوە گیرا بێ لەلانی کێچیکەوە و هەروەها بێت لەگەڵ نظام عام و ئاردامی ئەم وڵاتەیە بگونجێت بە پێی یاسا ئەگەر بتوانانی ئەو بەشەم بۆ ڕوونکەیتەوە ئەگەر چی بێ وەرناگیرە بۆ نمونە ئەو شتانەی و کەیسانی ڕەفزەکرێن وڵێ ئەم ناوە نابێت ئەشەر نییە ناوەکە بڵێ بەڵام نزیک بێتەوە لە چیچکەوە زۆر ناوە بۆ شوێنێک ئەگەر بۆ بڵێن خواردەمەنی ئەلکۆلیک بێ ناتوانێت بڵێن ویسکی خۆش ئەوە ناگونجێ لەگەڵ طبیعەتی مجتەمەعی ئێمە با ئەوش بفرۆشێ ناویچکی لێ بێ کە بگونجێ لەگەڵ خەڵکی وڵاتەکە لە ڕووی دینەوانێ لە ڕووی بەها کۆمەڵایەتەکانەوانێ لەلایەن یعنی زۆر شت هەیە بەڕاستی مجتەمەع پێی ناخۆشە ئەوە شتێکی وازەحە لە هەموو وڵاتێکا بەڕاستی شتانە هەیە تۆ ناتوانانی شوێنێک ناوی قومارخانەی فلان مەسەلەن بۆ نمونە لەگەڵ بەهای ئێمە ناگونجێ باشە دکتۆر ببوورە لێوا پێت ڕاگرم ئەمە لیژنەیەکن بڕیار ئەدەن یا نەخێر ئەمە و ئۆپینیۆنی یەک کەسە یەک کەس ئەڵێ بەڕاستی من ئەو ناوە بەدڵ نییە لەواتە دوێنەش مشکلەی هەبوو بێ بۆ ڕۆژی دواتر قەرار بە ئەو ناوی بەدڵ نییە و ئەم سیستەمە تازەش چیە ببوورە کە جاران ئەتوانی بەستە سێمانی بیکەیت ئێستا سیستەمێک وابزان بەیەکەوە بەسراوەتەوە پرۆسەکەی درێژخایەنتر کردو فەرقەکە تۆ هەنێش بۆ کۆمپانیا لە ئاستی هەرێمایە چکە ئەبێت چێکەین ئەو کۆمپانیا لە ئاستی هەرێما بوونەوە بەکار نهاتووە دوو ئەگەر مەسەلەن بزنسێکی بچووک بێ کۆمپانیان ئەبێ ئێمە لە ئاستی محافظەی سلێمانیە چێکیەکەین دووشتی جیاوازە بەڕاستی ئەمە بەپێی یاسا و نیشانناکەین یاسای ساڵی 1984 و هەروە تعلیمات و ڕێنمایمان هەیە لێکێتی ژوورە بازرگانەکانی هەولێرەوانێ لە کوردستان لە هەولێرە مەقڕی و هەروەها تعلیمات و یاسا و ڕێسای خۆمان هەیە لەگەڵ اتحادی غرفی تجاری عێراقیان مەسەڵەن لە بەسڕە یەکێک ناوێکی حجز کرد کتابیان بۆ کردی لێرە حیمایە کراوە ناوە ناتوانین بین قصدم لەوەیە لە شێوەیەکی عملی ناوکە تۆ خەڵی بژێری بۆ بزنسێک دوو شتێ زۆر مهمە یەکەمیان نابێت لەبیری چێت کە ئەو ناوە بەڕاستیە بێ پەیوەندیە بێ بۆ ئیشووی کە تۆ ئیکەی من بە سوحبەت و ئەڵم یەکێک مەسەلەن ناوێگەێنێ نەشاتەکەی شتێکە و ناوەکەشتێکی گەی علاقەی بۆ مۆزوعەوە نیە ئەمە بەڕاستی حتا لە ڕێی مارکێتینەوەی مشکلێکی بۆ دروستەکە جاری واژەیە ناوی ئێمە بەڕاستی کردووە هەیە باشی شەکەمانەمە زۆرمان حەز لێ شەکەمان لە ژووری بازرگانی چکە جاری ناوی ئەنتیکەمان بۆیە مەسەلەن بەرزایەکانی عەربە بازرگانی قیچەکە دەڕی یاسا مەزبوط دەبەڵام قیچەکە لە ناوی بازرگانە قیچەکە فەنتەزیکی تیابێ ئێمە مجتەمەعێکی محافظکاری بەڵام ئێمە لە ژووری بازرگانی تەمان مۆزەفەکانمان زۆربەی زۆری گەنجە و خەڵکی وەکو ئەم جمهورەیە بەڕاستی حەزیان لە تازەکردنەوە لە چاوچێوەی یاسا ئێمە حەزەکەین هەموو نوع ئەکار ئاسانیەک بۆ خەڵکین ئەوەی جەنابی ئیشارەتی پێە ئەوە پرۆسەیەکە کە وەختی خۆی چەند دوو-سێ ساڵ نەبوو پێش بە هەوڵدانی بانقی دەولی بۆ وابزان لەگەڵ وەزارەتی تیجارەیە هاتن سیستەمێکی ئەلکترۆنیان داناوە کە ئێستا بۆ ناوی شەریکا بێ بۆ سیستەمە ڕێی تەمانە وەکو ژووری بازرگانی سلێمانی و لە حەزاتی خۆمان هەیە و گانومانە بە شوێنی خۆی چکە ئێمە بەڕاستی لەگەڵ ئیشی ئێمە ڕۆڵی ئێمە ئەوەیە ئەمە یەکەم ڕێکخراوێکی منەظەمە میهەنی اقتصادیە مستەقلە ئێمە شوێنێکی بۆی بتوانین ڕۆڵی ئەو ببینی کە بەرگری لە بازرگان و لە کەتی تایبەتیکەی ئێمە ینی بەشێک نین لە حکوومەت بەڵام ڕەتی بە مەجلیسی وزەراوە لەبەرە بە قسەکەری کەتی تایبەتی ئەگەر شتێک یاسا شتێک بە دڵمان نەبێ بزانی ئیشی خەڵک زەحمەتەکە ڕۆڵی ئێمە واجبی ئێمە بیگەینە شوێنی خۆی بەستەوەن بازرگانەکە ژەبێ پێم بڵێ مشکلەکەی چییە خەڵکی نایە بۆ نمونە کە تۆ بڕیاری دات شەریکە دروستەکەی تەمان شەریکە دروستکردن شتێکە ڕەن دەکەم خەڵک وازانێ شتێکی زۆر ئەنتیکەیە فەنی کۆمپانیا دروستکردن ئیجاعاتی ئەوێت پارەی تێچێت ساڵانە واجباتی ئەتە سەر
کەرتی وایە مەلاحەزەمان کردووە ئێمە وەکوونێر کەتی تایبەتیش و حکوومەتیش کەرتی وایە سوء تەفاهومەیە مەسەلەن کەرتی وایە کەسەکە ئەگەر وەکو خۆی بەنای خۆ کاسبی کات زۆ باشتر بووی شریکە دروستکات شەنە شریکە دروستکات با دەست پێ بکات ئەگەر دوای شەکەی سەری گرت با کۆمپانیا دروستکات دوو لەلایەن حکوومەت و کەرتی وایە یاسایەک دەرەچێت تعلیماتێک دەرەچێت مەسەڵەن ڵێ ئەوی ئەگەر شتمەک بێنە لە دەرەوانی ئیستیراد بکات ئەبێ شەریکەی هەبێت یە باشە کابرای کاسپیەکە چەند ساڵە لە پێنجوانێت دە کارتۆن پسکی دێنە لە ئێرانەوە ئەمە چی باش بەکاریان لەمە کۆمپانیا داونێ پێویست ناکە ئێمە ینی وەکو نمونەیەک ئەمە لە کوردستانە 30,000 کۆمپانیامان هەیە کە مسەجلە یاڕێکم 10,000 لە سلێمانی بێت لە وڵاتی وەکو فەڕەنسا 3,400,000 کۆمپانیا هەیە 3,400,000 عدەدە بەس یەک کۆمپانیا نییە بە زیاد دروستکراوی چونکە هەموو ساڵێک زەڕایی و ڕسومات و حتى مەنەجمنتەکەی قورسە هەموو کەسێک ناکرێت ئەبێ ئەکاونتمنت هەبێت ساڵی هیچ نەبێت 5,000 10,000 12,000 دلاری بەلانی کەمەوە بێتی بیبە بڕێەوە ئێمە کە کۆمپانیاکەمان کە کردمان کە دروستکرا ئەمە وەکو ئاسیەتێک وەکو مڵچێکی دەوڵەتە هی مجتەمەع بۆ اقتصادەکەی زۆر چاکە دوای ئەرکی دەوڵەتە بەڕاستی مەسەلەن بیپارێزێت بۆ نمونە ئەگەر لە ئەوروپا تو کۆمپانیاکەی کردو ئیشی کردو کۆم بەڕێزە دوایکی بۆی هەنی ئەسبابی شخصی یا هەنی ئەسبابی صحي یا هەچ شتێک بێ کۆمپانیاکەت ئەتوی بیخوێنیت ئەتوی ئیش نەکات ئەم ساڵە سابەتیکە ڕۆی بۆ ئەمریکا بۆ دیراسە کۆمپانیاکە و لێرە تو ناتوێ زەریبە بێت چوو بۆ ئەمریکا بۆ دیراسە بەس لێرا بێ زەریبە بێت لێرە واو دانێ کە تۆ ئیش کردو ناتوانیت لە ئەوروپا هەیە شەریکەکەی خەوتانووە ئەی خوێنی يعني تو أوريدي بيش أبو دارين زريبة كاك جو من إخواني مسافر لكن خو حافظ شيء ثاني أبو تنبينا خو حافظ ببروره لينا نأيه وكأنما تو إيش كده بيش قالوا ثازو كومبانيا هي لحالتي قيران داري أمرها مالي كاول بوا تنابت هو بيت بيكو جريت أنا بدأ خواني للايك هو خلق ما بويت بوكو جاني إذا بس أفرتك هنا مرو من زورم بين أخوش هني خلق هي كاسبي بسيطة كان مثلا أهراج جاي هي مثلا بزنسي بسيطة هاتو لای من دای ئەخا من بۆ ئیمزاکەم دای ئەخەم لە هەمان هەفتەیە ڕێکخراوێکی ئومە متحیدێت ئەڵێ ئێمامانوی تەشجیعی بزنسکەین لە کوردستانە بۆ ئافرەتان ئێمە پێم وتم بۆ نیان یارمەتیوانە بن دای نەخەن جارێ بە ئەوانە نەجات بێن دای نەخەنەوە شەریکەکەی دروست کردووە شوێنێکی گرتووە کارامەیە لەوانەیە خەڵکیشی هەبێ لای يعني أولويات هي بو بزاني كهي كإما 30,000 كومبانيامان هبت أبي حكومة براسي أجاي لو بي برلمان أجاي لو بي أو كومبانيانا بباريزات أبي باج لسنيان براسي سكات وقت يوني باج لسخل زاجي أبي الرد ما كان ينبو سكي وبتابتي إما براسي بعض اشتكي للرؤى أبوريو ما مستطاع باشترت وأنا قصيتها تناتو أني إعفاء بس شركات جورة عملاقي تخلشي دامو من فرنسا صار ينوشش أوفيسي محاماة مدانا بويا كم صالم بوتان چۆن یارمەتیبین سوۆسیاڵی دەوێت یا چۆن توانین یارمەتیبن وتمەکو ئەنتەرنشیپ یەکشتمەوێت لە قانونەکەیەتی هەبوو ساڵی یەکەم لە زەریبە بۆ ساڵێک زەریبە ئیعفا بۆ 2 ساڵیش زەمان کە زۆر قورسە لە زەریبە ناخۆشترە ئیعفا من بزنسی خۆم لە ئەوروپا بۆ دەست پێ کردو پێم ناخۆشە گەنجێک بێ بۆ ئێرە عمری 22 ساڵە جامعەی تاو کردوێ بزنسێک دەست پێ بکە بە زەریبە و بە گومرگ و بەمانە تەفروت نایەکە لەوانەیە خۆی داماوە کە دەست پێکە لەوانە نەشی زانێت واجبی ئێمە بەڕاستی ئاگاداری کەینەوە وەکو ژووری بازرگانی سا ئیش لەسەر ئەوەکەین بنکەی زانیاری ژووری بازرگانیمان ئیش لەسەرەوە کە خولب کاتەوانێ بۆ خەڵکی بازرگان لە هەموو عالەمە مەسەلەن لە ژووری بازرگانی پاریز یا مەسەلەن غورفەی مهنیینی پاریز ئەوی بێت دەلاکی بکە ئەوی بێت خەیاتی بکات پێش ئەوەی مؤسسەکەی پێش ئیشەکەی دەست پێکات دەورەیەکی ئەبێ ببینێ بۆ ماوەی هەفتەیەک بزانێ حقوق واجباتی چییە بۆی بزانێ ئیشەکانی چییە ئێستامە لە ژووری بازرگانی ئیش لەسەراوەکەین کە ڕۆشنبیری لە ناو چینی کارسازانە بەقوەتی چکە بەڕاستیەوە عنصورێکی زۆر بەقوتە لە سەرکەوتنی کارەکانیان دەست خۆش بێ دکتۆر گیان کاک ئیسماعیل ئەگەر پێمان بڵێ جیاوازی ئەکەن لە کەرکووک لە نێوانی ئەو کەسانی کە ئاستەنگی ناو خێزانیان زیاترە لەو کەسانی کە ئێستا حڕیاتیان زیاترە من سەردانی ئەوم کردو بینیومە زۆرینەی ئەو کسانی کە دێنە ئینگلیش زۆن و کۆکار حڕیاتێکی زیاتری عایلەییان هەیە بۆی ببن بە خاوەنی کەسایەتی و خاوەنی بزنسی خۆیان ئەم نوعە کلتورە بە چ شتێک گۆڕانکاری تیا ئەکرێ بۆی کە چیتر لەبەروی لە ئێستا لە ئەزمەی ئەوەیان کە ڕێژەی خاوەنکاری پیاو زیاترە لە ژن و ئەشزانین کە
لە سەتا هەشتای ئەو بزنسانەی کە لەلایەن ژنەوە بەڕێوە ئەبرێ سەرکەوتوترە لەو بزنسانی لەلایەن پیاوە بەڕێوە ئەبرێ ئەوە بە سێ داتای زانکۆی ئەتر ئەگەر کاک ئیسماعیل دکتۆر سەلام پێی ناخۆش نەبێ زانکۆی هاروارد یەکێکە لەو زانکۆیانی ئەم ریسەرچەی کردووە ئەڵێ مە شتێکە کە ڕەبتی بە مێشک و مێنتاڵەتی ئافرەتەوە هەیە کە لەسەرخۆترن و بڕیارەکانیان دووبارە ڕیسەرچی تیاکەن اینجا بڕیارەدەن بۆیە لەو ڕوانگە و ئەگەر سێری بکەین کە ئێمە نامانوێت لە سای هەشتای بزنسیش باوە بڵین نایکەین بە تەنها خاوەنکاری ئافرەت بەڵام نزیک ئەبینەوە وردە وردە لە ڕێکردنەوەیان جێندەر باڵانس لە بزنسە بەرەو گەشتبینی بەرامبەر ئەوەی کە ڕوو بدات. طبعا یەک شتێکی زۆر گرنگ هەیە لە بابەتی ئافرەت وەکو بێتە خاوەن پرۆژەی خۆی لە ماڵەوە دەرچێت لە ئەمریکا هەر لەسەر باسی هارڤەرد کرد. طبعا من وەکو مامۆستای وەکو ریسێرچەرێک لە لەیبەر مارکێتە زۆر جار ئێمە پرسیار دروستەکەین زیاتر لەوەی کە وەڵام بدەین. من دەوێت پرسیارێکم هەبێت لەسەر ئەو ریسێرچە لەسەر ئەو داتایە لەبەرەوەی ئەکرێت ڕێژەی پیاو زۆرتر بێت لە ئەنتەرپرنۆرشیپە بۆیە ڕێژەی فەشەلی پیاو زۆرترە لە ئەنتەرپرنۆرشیپە ئەکرێ ڕێژەی ئافرەت کەمترە لە ئەنتەرپرنۆرشیپە بۆیە ڕێژەی نەجاحیان بە حەزەرەوە ئەیکەن بۆیە نەجاحیان زیاترە بەڵام وەکو جار وهەیە سامپڵ مهمە ئەو سامپڵی کە وەرگیراوە من گومان دروستەکەم لەسەر هەموو شتێک ببوورە یعنی ئابووری ناس وایە بەڵام وەکو ئەمریکا نمونەی ئەمریکا بۆ بێنمەوە ئافرەت چۆن ئەتوانێت لە ماڵەوە دەرچێت و پرۆژەی خۆی دامەزرێن سەردەمانێک کە ئابووری زراعی بوو با بڵێن زیاتر پشت بە زراعەتە بەسترا ئافرەت لید بوو ئافرەت خاوەنی ئەنتەرپرنۆرشیپ چونکە ئیشەکە لە ماڵەوە ئاکرا ئاژەڵداری لە ماڵەوە ئاکرا ئافرەت ئەیکرد پیاو زیاتر سوڵتەی کەمتر بوو لە ماڵەوە بەڵام دوای تەتەوری اقتصادی دوای ئەوەی ئالات و بازار کرایەوە و شار دروست بوو پیاو زیاتر ئەچووە دەرەوە لەبەرەوەی ئافرەت مەشغوڵ بوو بە مناڵەوە لە ماڵەوە خزمەتکردنی مناڵ پێوترێ هاوسهۆڵد وەرک ئیشی ناو ماڵ قاپشۆردن بەدەست بوو جل شۆردن بەدەست بوو دوای سەورەی سناعی جنرال ئەلکتریک ئەگەر باوەڕ بکە یان نێکی جنرال ئەلکتریک کۆمپانیای کارەبای ئەمریکا کە کارەبای ئینڤنت کرد کە وەکو کۆمەرشەڵ ئەلکتریسیتی هۆکارێکی گەورە بوو بۆ ئازادکردنی ئافرەت لە ئیشی ماڵ چۆن ئەو جیازە ئەلکتریکانە کە دروست دەکران زۆر گران بوون بۆ فرۆشتن بەڵام کۆمپانیەکان کە دروستیان نەکرد بۆ نمونە با بڵێن یەک غەسالەیەکی قاپشوشتن بە دەفتەرێ بوو یان جلشوشتن بە دەفتەرێ بوو بە پارەی ئیستا زۆر گرانە ماڵان پێیان ناکڕێت دەخلی ئەویان نییە بەڵام جنرال ئەلکتریک هەستا لە ڕێی بانقەکانەوە قەرزیدا بە بانقەکان پارەیدا پێیان بۆی قەرز بدەم بە خەڵک بە قست خەڵکە و جیازانە بکرێت لە پێناوی چی بۆی کارەبا بەکاربێنن ئەم هەموو هاوس ئەپلایەنسە کە دروست کرا کە ئێستا ماڵەکانی ئێمە زۆربەی ئیشی نیو ڕۆژ کە دایکمان ئەیشوشت بۆتە دەدەقەفڕێ دێ بەناو غەسالەکە و جلەکان جیاکەیتەوە ئەمە وای کرد کە ئافرەت هەندێک فری تایمی هەبێت هەندێک کاتی فری هەبێت چونکە کەلتوری ئەوەی کە ئافرەت لە ماڵەوە ئیشکا پەیوەندی بە ئێرەوە نییە هەموو جیهان ئەم کەلتورە هەر هەبووە بەڵام ئەم فریکردنە بووە هۆکاری ئەوەی کە تۆ بیتە بازاڕەوە مەجالیەوە تەبێ ئیشکەی لە دەرەوە اینجا چی ئیش بۆ خۆت بکەیت بۆ خەڵکی دیکە بکەیت لێرە خاڵێکی دیکە هەیە بۆ مۆزوعی ئەنتەرپرنۆرشیپ بۆ منە ئێستا منم قسە ناکەم بەڵێن تۆ خۆت پرۆژەت هەیە بەڵێ من ئینگلیش زۆرمان هەیە لەگەڵ مامۆستا محەممەدا پێکەوە دامان مەزراندووە 180 کادرەکەمان ئافرەتە و جدیترن لە پیاو بەتاکید بووە لەوەی هۆکار هەبێت هۆکارەکە بە ریسێرچە بوون بکرێتەوە بەڵام لێرەیە یەک خاڵی زۆر گرنگ هەیە بێت تەرکیز لەسەر anything made for sale anything that's made for sale هەر شتێک بەرهەمە هێنرێ بەرهەم هێنراوە بۆی بفرۆشتێ ئەبێ کەسێ بیفرۆشێتەوە ئێمە لە کەلتوری کوردەواری خۆمانە لەم دوایانەی کەوا پارەی نەوت کەمێ غروری کردین پارەی حکوومەت و ڕاتب کەمێک ئیشی لە بیرمان بردووەتەوە ئەو کەلتورەمان نییە کە شت بفرۆشین لە ئەمریکا کەلتورێک هەیە بۆ مناڵ کە تازە پێ ئەگرێت و یا چتە سەرەتایی و چتە کندەگاردن پێوترە لەمونەیت کاڵچر چیەکەن لەبەر دەرگای خۆیان هەندێک شەربەتی لیمونەیدی بۆ دروست دەکەن بۆ ئەوەی فێری ئەنتەرپرنۆرشیپیکەن هەر لە مناڵیەوە فێریەوەیکەن کە ئیندیپەندەنت بێ لیمونەیدەکەی بۆ ئەکەن خۆی و خوشکەکەی بۆ نموناگە خۆی خوشکی خۆی برایەکی بێ حاصل منافسێکی بۆ دائەنن ئەڵێن یەڵە تۆ لیمونەیدەکە فرۆشە ئەو پرتەقاڵ بفرۆشێ بۆ نمونە کە خەڵک ڕەتە بێ خۆیان ئەزانن ئەمە چییە ئیتر ئەوان لە ژوورەوە لە جامەکەەوە تەماشایەکەن ئەوش ئەبێ مارکتینگ بکە بۆ ئەو لیمونەیدا بیفرۆشێ ئەڵێ بە 1 سنتە بۆ منە بە 2 سنتە
ئەمەی من خۆشترە ئەوەی ترش ئەڵێەوەی من خۆشترە ئەوەی کەڕەتە بێ حتمما کوارتەرێکی لە گیرفانە هەیە من خۆم دامە پێیان ئەلێ ئەوە دانیەکەم بەرێ لەوە شەربەتەکە ئەخۆی ڕاتی بوو پێی مناڵە بەڵام فێر کراوە کە ئەگەڕێنەوە ماڵ لە کۆتایی ڕۆژەکەیە هەردووکیان بزانم چەندێکیان کۆکرێتەوە براوەکە خەڵاتیەکەن ئەوەی ترش تەرجیعەکەن ئەمە کەلتورە لە ئەکرێت لە سەرەتاییەوە دەست پێ بکەین پێوترێ فاینانشەل لیترسی خوێنەواری دارایی خوێنەواری بازار ئێمە ئێستاکە هەم گەنجانی کە لێرە دانیشتین کێمان ئەتوانێت بڕاتە ئەو حەدیقەیە و بانگەواز بک بۆ پرۆدەکتێ هەر بەدەنگی بەرزۆکو چۆن لە گەراجی پاسەکانە ئەڵێ بۆ نمونە لە کەرکووکاڵە شۆریجە هاوارەکە ئەڵێ هەولێر هاوارەکە تۆ ئەکری هاوارکەی ئەتوانی شەرمەکەی یا شەرم ناکەی ئەمە یەکەم ڕێگای ئەنترپرنۆرشیپەکە ئێمە بتوانین دروستیکەین ئەبێت لە سەرەتاییەوە دەست پێ بکەین لە هایسکوڵەوە دەست پێ بکەین لە زانکۆوە دەست پێ بکەین ئێمە لە زانکۆ شەرم دروستەکەین زیاتر لەوەی کەوە کەسەکە بتوانێت قسە بکە ئێستا هەر پرۆژەیەک دا بمەزرێنی ئەگەر تۆ حاجزی شەرم یەکەم حاجزە دوایی ترس دێ بە دوایەوە مۆزوع داراییەکە دێ دەستخۆش بێ مامۆستا ئیسماعیل بۆ ئەو مۆزوعی کلتورە ئەبێ زیاتر قسەی لەسەر بکرێت لەبەرەوەی ئەوەی کە تۆ باسە کرد ئەکرێ مناڵەکەی منی شوا بکات ئەکرێ ئێمەش لە ماڵەوە تاقی بکەینەوە زۆر باشە ئەوە ئایدیایەکە کە بەڕاستی من یەکەم جارە گوێم لێ بێ بەڵام بۆ نا ئەگەر ئێمە هە لە مناڵیەوە ناڵین فێری کەسابەتیان نەکەین لەوای لێ هاتووە ئەڵێ ئەوە لە مناڵیەوە کەسابەتەکە بەس فێری ئەویان کەین کە چۆن مارکێتینگ بۆ ئەو شتی خۆیان بکەن کە یەکێک لە کارە سادە هەرە گەورەکان کە ئێستا لەگەڵ ئینترپرنەرەکانە هەمانە ئەوەیە کە ئەتوانن بە جوانی بۆ یەک کەسی باسکەن بەڵام نێتۆرکینیان زۆر لاوازە و نارزانن بچن بۆ لای چێ و ئەو مؤسسانەی ئەو دامەزراوانی کە ئەم ئیشاکەن زۆر کە من ئەبێ ڕێکخراوی کۆکار یەکێ بە لەو شوێنانی کە سەپۆرتێکی دیکەمان هەیە لای خۆمان ئەوش ئەوەیە کە کەسی دەوڵەمەند پێعی بە کوڕەکەی ئیش بکە یا کچەکەی ئیش بکە وازانێتتر هەتا ئەو دەوڵەمەندە وەکو DNA وایە بۆی نەقڵە بێ طبعا دراستش کراوە لەسەرەوەی کە تۆ خاوەن پرۆژەیە بی if you want your project to fail 80% of the time leave it for your kids ئەڵێ جێ بێڵە بۆ کوڕ کچەکانت بۆ ئەوان بەڕێوە بن ئەگەر ئەتەوێ فەشەل بێنێ چونکە زۆربەی داتا لەسەرەوەیەکەوە منداڵی تۆ بەتایبەت منداڵی دەوڵەمەند یان باوکی کە زۆر ماندوو بۆ پرۆژێکی گەورەی دامەزراندەوە تێناگەن لەوەی کەەوە ئەم پرۆژەیە چەند گرنگە بۆیە زۆر گرنگە کە ئێمە عملی ئیشکەین لەسەری نەک بە عاتفی زۆربەی خەڵک وازانێت کە دانیشتن یان جلجوان لەبەرکردن یان ئەوەی کە کوڕەکەت یان کچەکەت یان براکەت یان خوشکەکەت پێویستی بە هیچ نەبێ بەڵام ئایفۆنێکی لە گیرفانە و ئێتە تەواو ئەوە لە مستەقبەلە هەموو شتێک ئەکرێت ئێمە زروف بگۆڕێ ئەکرێت هەموو ئەکرێت نەوت نەمێنێ ئەکرێت ئێتر هەرکەس بۆ خۆی ببژێت وەکو ئێستا کە هەیە لە کوردستانە کە چەندین مانگە موچە نییە من کێشەم نییە بەڵام مامۆستایەکی دیکە کێشەی هەیە من ڕۆژە بە تەلەبەکانی خۆشم وتم من هەتا ساڵێکی تر ئەتوانم بە خۆڕایی ئیشکەم لە زانکۆیە ئیشی خۆشم بە جوانیەکەم بەڵام ئەگە مامۆستایەکی زانکۆی دیکە یان کەسێکی دیکە ناتوانێت خۆمەرز نییە تۆ یەک ئیشیش بکەی ئەوە زۆر گرنگە ئەکرێت تۆ ئیشێک تەبێ و ئیشێک دیکەش هەبێ لەگەڵێ ئەنی ئەنترپرنۆرشیپ ماناوە نییە کۆتایی بە ژیانی خۆت بێنی تو هەر یەک پرۆژێک بکەیت زۆر باشە شوێنەخان تا ئێستا کچانی تر پەیوەندیان پێوە کردووی بۆی لیدیان بکەی پێشڕەویان بی یا پێیان بڵێی کە چۆن دەستکەن بە بزنسی خۆیان یا بۆ نمونە کریتیسایز یا ڕەخنەت لێ گیراوە لەسەرەوەی کە تۆ کەسێکت لە پشتە یا تۆ پەیوەندی لەگەڵ کەسێکە هەبووە کە یارمەتی یاوی بۆی ئەمیشە بڕاتە پێشەوە ئەو نوع ڕەخنانە چی لێکەی تۆ یا ئەو ئیزعاجیانی کە بۆ تۆ دروستە بێ لە کاتی ئیشەکەتە ئەبێتە هۆی قووەتێک بۆ تۆ یا نەخێر زۆر پێڕوخی وەکو ئەوەی کە خەڵک پەیوەندیم پێوە بکە و یارمەتی بم تا ئێستا ئەوە نەبووە چونکە ڕاستی دەیە قسێ هەیە با لێرە بیکەم خەڵکی ئێمە وشەی نازانم نازانێ بە منەڵێ ئیشم بەرێ ئەڵە من شتەزان منیش کەسێک وەرەگرم سەراحەتەن لێرەوە تازە تەخەڕۆجی کردوێ هیچی نەزانێ ئەوەی هیچ نازانێتەوە بەو شێوە بەرمەجەیەکەی کە ئیشەکە و باش بڕۆ ئەوەی کە شتە زانێ مێشکی قەفڵ بۆ تەواو بە تۆ ناگۆڕێ یان ئەوانی کە تۆزێ تەمەنیان چۆ بەسەرەوە یعنی لە خۆم کەورەتریش وەرناگرم تر بۆیە تاسە یەک کەس هەبوو وتی ئەمە دۆنەت دانێم بزنسەکەی خۆت بەڵێ وتی نا لێرە نا وتی لە شوێنێکی تر وتی ئەمێ دۆنەت دانێم چی بکەم و چۆن بکەم و ئەتر وەڵحاصڵ تۆزێ شتی سەرەتاییم پێوت تر نازانم تاچەند وەکەوەی کە ڕەخنەم لێ گیرابێ و کەسم لە پشتەوەیە تا ئێستا ئەوەم نەبیستووە بەڵام وەکو ڕەخنە بەڵێ ڕۆژانە ڕەخنا بیستی بەڵام لە ئیشکردنا ئەگەر بتەوێت سەرکەوتوو بی تەنها یەک کلیلە هەیە ئەویش گوێ قفڵکەی
بۆ ڕخنە یا بۆ هەموو شتێک ئەگەر دەستخۆشی بێ هاتەیە ئەگەر ڕەخنە بێ لای ئێمە ڕەخنە تۆزێ شکێنەرە یعنی پێ دەڵێ چی دۆنەتەکە زۆر ناخۆشە وشکە ئێکاکە قەینا یعنی بەو شێوێ نابڵێ مەسا ئیمڕۆ خۆش نەبوو دوێنێ هاتم ئیمڕۆوان نەبوو یعنی بەو شێوەیە ناکەتەوە بیەی لە دڵم منیش دوێم بلۆک کردو قفڵ کردووە قسەی نێگەتیڤ لە کەس وەرناگرم تەنانەت لە کەسە نزیکەکانی خۆشم دائیما ئەو کەسانی لەگەڵمان ڕۆژی وا هەیە چم تێگەم مزاجیان تاڵ نییە چییە وەڵا پێمان ئەڵێن ئەوە ئیمڕۆ دۆنەتەکەەوە وتم من پێم نەوتم گوێ لە کەس نەگرن یعنی مهمترین شدە تۆ هەوڵ بەی نەک گوێنەگرتن بەو شێوەیە ناکە تۆ قفڵ بی لە جێگەی خۆت تەواو فێر بووی تو تاو ڕۆژ بڕای وانە من هەموو ڕۆژێ وا ئەچمە سەر ئیش کە ئیمڕۆ هیچ نازانم دوێنێ کردم ڕۆشت ئەبێ ئیمڕۆ باشتر بێ ئەوانەشی لەگەڵمان وا فێریان ئەەکەم ئەبێ ئیمڕۆیان لە دوێنێ باشتر بێ ئەوڵیان هیچیان پێ ناڵێن فەرمو ئەمە ئیشەکەی بیکە غەڵەتی ژەکە قەینا ئەوەڵتە گەشتە مانگێ پێڵێم تۆ ئەگەر لە سەرانەوە و نۆ ئیش بۆ من نەکەی قبوڵم نییە لەبەری تۆ لە شوێنێ ئیشەکەی من تا ئێرەم هێناوە خەڵکی بەم شێوەیە بینیەتی ناکرێتە تۆ بە بۆنەی تۆ کوالیتی شتەکەم دابەزێ ینی ئەوە ئەی بۆ پێش دەستپێکردن هیچ خولێکی پەرەپێدان یا هیچ سکیڵێکی بەڕێوەبردننی کارت هەبوو یا خۆت فێر کرد هیچم نەئەزانی تەنانەت نەمەزانی چۆن ئیجازەی شوێنەکەم دەرکەم بە کەسێکم وت دوایەوەش تەنها یەک جارچی و مەژووری بازرگین وەلای ئەم بە ڕێزە کێشەیەکم وە دروست بوو پێشم من یەکەم جار بە ئێمە بەردەمێ تاسە نەچوومەتە ئیشی دائیرەش لی نازانم بۆیە ئەتر ئێستا وردە وردە شتەکان فێر بووم و ڕاهاتم لەسەری ئەوە دوایی بۆمان باسکە کێشەکە چی بۆ نامان لێرە باسێک من غەڵەت باسی ناوەکە بۆ وای زانی ئینگلیسیم نیش غەڵەت پێم وتما ئینگلیسیە بەس من ناوەکەی هەورامیە بەنای کچەکەم و ناوم یعنی هێلانە ئیدیان یعنی هێلانە زۆر باشە بەڵام بەردەوامی لەوەی کە بۆن من ئەگە خولی ڕاهێنان هەبێت لەو کاتی کە تۆ ئێستا دەستت پێ کردووە هەستەکەی پێویست کات لەسەر سروبی مارکتین لەسەر شێوازی گۆڕینی ئیشەکە پەرەپێدانیت هەستەکەی لە سلێمانیە نەتوانیوە خولێکی ڕاهێنان ببینی لەبەرەوەی کە دامەزراوەیەکی لێ نەبووە کە هەستکی بۆ ئیشەکەی تۆ بێت چکە یەکێک لە کێشەکان کامانەیە باسی بکەین ئەوەیە بوونی دامەزراوەی گونجاوە لە شوێنی گونجاو لە سلێمانیە کاگەر بزنسێکی وا دروست بێ بۆ چۆ بگەڕین یا ئەبێ ڕێگاکان چی بێ بیکات تۆ ئێستا لە ئێستا هەستەکەی تەواو پێویستە پێی نییە نەخێر ئەگەر هەبێ ئەو کاتە ژووری بازرگانیە بێ مبادرە بکات و زیاتر یارمەتیتان بات ئینسان ئەگەر نەک بڵێن یەک بزنس دە بزنسە هەبێ هەر پێویستە بە فێربوونە تەنانەت ئێستاش کە گەشتمەتە ئەم ئاستا دائەنیشم لە یوتیوبێ لە هەر شوێنێ بێ ئەگەڕێم بەدوای ئەگەر یەک نقطەش بێت هەوی دروستکە سەیریەکەم لەوانەیە ئەو ڕاستە لەوانەیە ساڵون دروستکە بەڵام لەوانەیە من یەک نقطەی لێ وەرگرم ئیسفادەی لێکم بۆ ئیشەکە بۆ مارکێتینەکەش ئاینەشتە تا ئێستا هیچ شتێکی وام بەگوێ نەکەوتووە بەڵام گەڕاوم لە دەرەوە بەڵام زوروفەکەم ڕێی پێ نێوم تا ئێستا کە بتوانم لە دەرەوە دەورەیە شتێک ببینم بەڵام دائیما ئەڵێ من ئێستش هیچ نازانم ڕاستە شتێک ئەزان و شتێک ئەەکەم بەڵام وشەی نازانم بۆ من هاندانێکە بۆ گەنجەکان هیوادارم ئەو وشەی ئەزانمە واز لێ بێنن یعنی هەر چۆنێ پرسیاران لێکی ئەڵێ ئەزانم ئێکاکە کە ئەزانی بۆی بێ ئیشی لە ماڵەوە باشە شێوازی جێندەر لە ئیشەکەی تۆ چۆنە باڵانسی جێندەری هەیە یان چۆنە وەکو باڵانس نییە لەبەرەوەی زۆربەیان کە لەگەڵما ئیشەکەن کچن بەڵام کوڕیشم لەگەڵا هەستەکەم کچەکە بۆ ئیشەکەی من باشترە شوێنەکەی من وەکو مەطبەخ وایە تێو نەتەوێت لێرە تۆزەیە کچ زیاتر ڕاهاتوە لەگەڵ ئیشی مەطبەخە لەبەرەوە تۆزە کچەکان زیاترن لە کوڕەکان دەستە خۆش بێ دکتۆر سەلام ئێوە بۆردێکتان یا تیمێکی ڕایشکاریتان هەیە ئەگەر گەنجێک بێتە لای ئێوە ئاگداری کەنەوە کە لە چەند سێکتەرێکە بزنس نەکراوە یا کەرتی تایبەت لەو بارەیە لە ئاوازە ئێوە خۆتان ببن بە ڕێبەرێک بۆیان تەنانەت لەم هەفتەیە چوار گەنج هاتن تقریبا عمران 18 ساڵە بوو بزنس دەست پێکرد طبعا ئەمە بەرز تەلەبن تا ئێستا تەلەبەی ئەعدادیان ئەچم بۆ جامعە ڕەمێکم زای جوانێن لێ نردومون بۆ بنکەی زانیاری وتمە بە تایبەتی ئەمە متابعە ئەبێ بکرێن هەچ کەسێک هەچ گەنجێک واجبی ئێمە بەڕاستی
باشتر بصراحت بەڕێزێ بڕم ئەوی توانای خۆی هەیە بە هەر شێوەیەک بێ وەکو مامۆستا یا وەکو خوشکە بەڕێزە توانای خۆی و توانای خۆی بفرێت با بفرێت دەستخۆشی لێکرد ئەوی ناتوانێت ئەوی کەم و کوڕیکی هەیە بەڕاستی واجبی ئێمە ئەوەی کە ئەتوانین بووی بکەین ئەگەر خۆمان پێمان کرا زۆر چاکات پێمان نەکرا توجیهی شوێنی چکەکەن بەنسبەت ملاحظەیەک بۆ بەڕێزت ئێمە لە وڵاتێکان بەڕاستی زۆر ئیتیمامین بە شتی قەبەوزل مەسەڵەن قانونی استثمار لە کوردستانە لە 2004 2006 تازە کراوەتەوە زۆر ئیتیمامان بۆ قانونەیەوە مەشتێک بە بەڕێزە بوونم لە هەموو عالەمە ئەوی بێت فێری ئیشی هەویر بێت ئەی بێت فێری دەلاکی بێت ئەی بێت فێری خەیاتی بێت ئەی بێت فێری کارەباچێتی بێت ئەی فێر بۆری ماڵ چاکاتەوە ئەوی سپی چاکاتەوە هەر هەمووی بێت 2 ساڵ 3 ساڵ خوێنی معهدی تایبەتی ئێستا مەسەر بۆ ئیشی هەویری شتوامانە مەشهورە تۆ لە فەڕەنسا 2 ساڵ 3 ساڵ ئیشی هەویری کردبێ لە یابانەوە داوا دەکەن تا ئەمریکا مەمنونیەوانێت معاشێکی زۆر زۆر بەقوتی دەبێت تۆ ئەوەی کە سەمون دروست دەکات لە پاریزا لە شوێنێک 2 ساڵ 3 ساڵ خوێنیت ئەوەی کە بەلوعەکە بۆ چاکاتوانی تەمینی بەسەر غەڵەت کردی ئەو ڕۆژ لە قاتی پێنجەم وها بۆ قاتی دوم لە قاتی دوم شۆخوانە خواستم ئۆفیسی محەممەد بێ و عقدەکان هەموو ئەو بریدی ئەبێ یەکی زەرەر باتوانێت مجتمعات پێشەکەوێت بۆی کە تەمین لەسەر بزنس هەبێت لەسەر کەس هەبێت تۆ زەلامێکی داماوک بە کارەبایە هەڵەگەڕێت و ئەکەوێتە خوارەوە ماڵ و مناڵی هەیە تۆ دنیا ساردە ئەیبینی سەعات 6 بەیانی کرێکارێکی ئیشەکە ماڵێک دروستەکە بە چیمەنتۆ ئەبێ بەزێوی پیادوە بێت سێریگەی بزانێمە وەسائلی دەستکێشی لە دەستایە پێڵاوی تایبەتی هەیە بۆ کرێکاری ئەمە ئەتیمان بە خەڵکی زعیف نین زەرەکەین ئێمە بێ ئەتیمان تەکیدکردن سەر ئەو کەسانی کە ئەنی خۆیان بژێوی خۆیان کرد شتێکی معروفە لە هەموو عالەماگەرێکی بینا دروست کا دەبێت خەڵکەکە کڵاوی لەسەرابێ بۆ ئەگەر بیناکە پێنج قات بێ کڵاوی لەسەرابێ شەریکەکە تووشیە بەنەمەگە کرێکارێکی داما بینانی خزم و کەسوگاری هەچ کامێکمان بێ نە کڵاوی لەسەرا نە پێڵاوی لە پێیانە دەسیا لەوانەیە نەخۆشیش بێت تا شێوی ئیشی دەکات بۆچکە زمانێک نییە گەرانتیکە ئەو ڕۆژە نێ بۆ ئیش ئێمە بەڕاستی نابێت دانەخواڵێ مەسەلێکی ئەڵێ هەڵگرتنی بەردی گەورە نیشانەی نەهاوشتنێتی ئێمە بێ بەشتی سادە دەست پێکەین نابێ ئینبیهاتی بەشتی زەخم و بە ناوی گەورەوانێ کاری ئەو کارە بەسیتانی کە ئێمە ڕووباسیەکەین بەڕاستی پشتگیری دەکەین نمونەیەک ڕوانێ لەو باوەڕیان زۆر کەس تووشی سەرسوڕمانکە من خۆم بیستومە وا بیستومە بەس ئەبێت تەکیدیش کەینەوانێ لە صناعة لإعدادي صناعة إعدادي صناعة وزراعة وتجارة منهي طبعا ما كادري كن زوزور بيوصل بو إيكونومي أم خالمك خلشك تعينك أواني ودنجي كك بكالوريوسي يا ماستري هذا